تەواوی چاوەکان لەسەر تاسەری جیهان لەسەر کۆبوونەوەی لووتکەی ترامپ لەگەڵ پوتن سەرۆکی رووسایە کە وابڕیارە پازدەی ئەم مانگە لە ئالاسکا بەڕێوە بچێت. ئەگەر ئەم کۆبوونەوەی بەڕێوەچوو بەچی دەگەن جەنگ لە ئۆکرانیا ڕادەگیرێت ئەی جەنگ و پێکدادان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوانە چیان لێ بەسەر دێت چه بڕیارێک لەو بارەیەوە دەدەن. کۆمەڵێک پرسن دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتری لەبارەوە بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز تۆم حرب بەڕێوەبەری هاوپەیمانی ئەمریکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دیموکراسی لە فلۆریداوە لەگەڵماندایە. بەڕێز حرب ئەم کارتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. دەمەوێت بزانم پێشبینیتان بۆ کۆبوونەوەی لووتکەی نێوان ترامپ و پوتن لە ئالاسکا ڕۆژی 15 مانگ چییە؟ سپاس بۆ میوانداریکردنم بۆی لەسەر کەناڵەکەتاندا قسە بکەم. دووەم من بڕوام وایە کۆبوونەوەکە سەرکەوتوو دەبێت لووتکەکە سەرکەوتو دەبێت چونکە سەرۆک ترامپ ئەمە قبول ناکرد کە ئەگەر لووتکەیەک هەبێت تەناو کاتە نەبێت ئەگەر گەرنتیەکی زۆر نەبێتن کە دەرەنجامێکی ئەرێنی دەبێت 180 بۆ 170 ئەگەریی ئەرێنی هەیە. بەڵام چونکە سەرۆک پوتنیش خواستێکی پیشانداوە بە شێوەیەکی گشتی لێک تێگەیشتێکە ئەوەی کە ڕوودەدات باشترین شتە لەم لووتکەیەدا ئەوە دەبێت ئەگەر سەرۆک پوتن ڕازی بێت بۆ 60 ڕۆژ بۆ 30 ڕۆژ ئاگربەست بۆ ئەوی دواتر کار لەسەر وردەکاریەکانی دیکە بکەن بۆ ئەوەی ئاگربەستێکی هەمیشەیی و چارەسەرێک بێتە ئاراوە لە نێوان ئۆکرانیا و رووسیا. زۆر باشە. بەڕێز حرب ڕۆژنامەی دەیلی تەلەگرافی بریتانی دەڵێ زێلێنسکی ڕازی بووە بەوەی ئەو خاکەی کە رووسیا لە ئۆکرانیا داگیری کردووە دەستبەرداری ببێت. بەڕای تۆ ئەگەر وابێت کەواتە ئەمە کۆتایی جەنگی رووسیا و ئۆکرانیایە؟ ئەگەر زێلێنسکی ڕازی بێت دەست لە خاکەکەی هەڵبگرێت کە بە بڕوای من ئێستا و هیچ بژاردەیەکی دیکەی نییە چونکە ئەمە 3 ساڵی جەنگ بە فیڕۆ دەدات لەلایەن ئەوانەوە کە 1.5 ملیۆن زیاتر خەڵک کوژراوە و زیانێکی زۆریان پێگەیشتووە. دەگەڕێنەوە بۆ ئەو ڕێکەوتنانەی کە بەوە ناسراون پێیان دەڵێن میسکیەک و ڕێکەوتنی میسک دووە. ئەم ڕێکەوتنانە دەکران لە 2013 و 2014 ئەم ڕێکەوتنانە کراون و داوای مافی چارەی خۆنووسین لە ڕۆژئاوای ئۆکرانیا دەکات و لە ڕۆژئاوای ئۆکرانیاش بە هەمان شێوە. بۆیە بە شێوەیەکی ڕوون کاتێک زێلێنسکی هاتە سەردەسەڵات ڕازی بوو بە جێبەجێکردنی ئەم یاسانە دواتر ئەو پاشەکشەی کرد لەم ڕێکەوتنانە. ڕەنگە لەژێر ڕاوێژکاری سەرۆک بایدن و سەرۆک وەزیران جۆنسن سەرۆک وەزیرانی بەریتانیا کە دەزانی ئەوان وایان کرد سەرۆک پوتن بچێتە ئۆکرانیا چونکە بڕوایان وابوو ئەمە ساتێکی لاوازە و لەلایەن حکوومەتی بایدنەوە ئەوان بەلاوازیان بینی ئاوی شەڕی کرد بۆ ئەوەی لە بەشی ڕۆژهەڵاتی ئۆکرانیا بەدەست بێنێتەوە. دەرەنجامەکە بەڕاستی ئەوە دەبێت ئەو قوربانیانەی کە گیانیان لە دەستدا و لەم جەنگەدا هیچ شتێکیان بەدەست نێنەوە چونکە دەکرا ئەم جەنگە وەلا بنێن و خۆیان بەدوور بگرن. زۆر باشە. بەڕێز حرب بەڕای تۆ وەستاندنی جەنگی رووسیا و ئۆکرانیا بۆچی بەلای ئەمریکاوە گرنگە؟ گرنگیەکەی بۆ ئەمریکا چییە؟ بڕوام وایە سەرۆک ترامپ بە شێوەیەکی گشتی دەوێت جەنگەکان کۆتایی بێنێت و ئاشتی لە نێوان خەڵکی بێنێتە ئاراوە جگەل لەوەی کە موشەکە بن لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە بنێردرێن ئەوە حەز دەکات
بازرگانی هەبێتن بەرەو پێشچوونە هەبێت لە نێوان وڵاتێک بۆ وڵاتێکی دیکە ئەمە شێوازی بیرکردنەوەی ئەوە ئەمە شتێکە بڕوای پێوە هەر کاتێک جەنگێک دەبینێت دەست پێ دەکات لەوەی کە بینیمان لە نێوان پاکستان و هیندستان هەوڵ دەدات ڕاستەوخۆ دەسوەردان بکات و بینیمان کە لە ئاسیا ئەم ڕۆژەش بینیمان جەنگی کۆمبۆدیای چارەسەر کرد هەوڵ دەدات جەنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چارەسەر بکات و ئاشتیە بێت لە نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان بە هەمان شێوە لە ئۆکرانیا هەمان هەوڵ دەدات لە نێوان ئۆکرانیا و موسکۆ بێگومان دەبێت ئاشتی هەبێت لە نێوان ئەم دوو دەسەڵاتەدا و ئاشتیەکی هەمیشەیی بێ لێکتێگەیشتن و ڕوانینێکی ڕوون هەبێت نەکەوەی کە بگەڕێنەوە دوای چەند ساڵێک و دووبارە دەست بە شەڕ بکەنەوە ئێمە وردەکاریەکان دەبینین یەکێک لە وردەکاریەکان ئەوە دەبێت کە ئۆکرانیا نەبێتە بەشێک لە ناتۆ ڕەنگە ئەمە یەکێک لە وردەکاریەکان بێت و سەیر دەکەن و دەیانەوێت دڵنیایی بدەن کە ئەوان دەتوانن چەند ساڵێکی دیکە بژین بەبێەوە هیچ شەڕێک بکەن زۆر باشە بەڕێز هێشتا پرسیارم زۆر ماوە ئێوە ئاماژەتان بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا بە دیاریکراوی جەنگی ئیسرائیل لەگەڵ حەماس لە غەزە ئەمریکا دەیەوێت ئەو جەنگە چۆن ڕابوەستێنێ بە دیاریکراویش لە غەزە هەموو وردەکاریەکانین بەڵام ئێستا دانوستان و گفتوگۆ هەیە لە نێوان زۆرێک لە وڵاتانی عەرەبی بۆ ئەوەی بتوانن هێزێکی عەرەبی پێک بێنن و بچنە غەزە بۆ ئەوەی کاری بەڕێوەبردن لە غەزە ئەنجام بدەن و بتوانن لە ئیسرائیل وەری بگرنەوە هەماهەنگی بکەن لەگەڵ ئیسرائیل لەبارەی ئەمنیەوە و لەبارەی ئەمنی غەزەوە دڵنیایی بدەن کە حەماس بە تەواوی لە غەزە دەردەکرێت بەڵام ئالنگاریەکە ئەوەیە کە لایەنە ئیسلامیەکانن ئەو لایەنە ئیسلامیە سیاسیانن ئەوان ڕژدن لەسەر ئەوەی کە هێزێکی عەرەبی هەبێت بچێتە غەزە و بتوانن هەماهەنگی نەبێتن لەگەڵ ئیسرائیل ئەمان دژێ ئاوان چونکە ئەوان نەوێت شەڕی غەزە ببێتە بەشێک لەوەی کە لە نێوان حەماس و ئیسرائیلی هەیە کۆتای بێتن یاخود لە نێوان حەماس و سوپایەکی عەرەبیدا هەبێتن بۆیە ئەمان ئەمەیان ناوێتن هەوڵ دەدەن کە ئەمە ڕوودەدات بەڵام بڕوام وایە ئەمە کۆتا چارەسەر و لە کۆتای ڕۆژەکەدا ئەمە ڕوودەدات زۆر باشە بەڕێز حرب بۆ خۆشت باش دەزانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر ئاڵۆزە بەڵام پرسیار ئەوەیە بە بێدانان بە مافی چارەی خۆنووسین مافی تەواوی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێک دێت من بڕوام وایە چارەسەری دوو دەوڵەتی غەزە ڕەنگە ببێتە دەوڵەتێک بۆ فەڵەستینیەکان وێست بانک ببێتە ویلایەتێک و ڕەنگە کەرتی ڕۆژ ئاوا ببێتە بەشێک لە نێوخۆی ئیسرائیلدا بەڵام ناکرێت ئەمە تەنیا ئیسرائیل و غەزە بێتن پێویستە لە سووریاش ڕنگدانەوەی هەبێت پێویستە یەکگرتنەوەیەک هەبێت بۆ هەموو ئەو گروپانە دروزەکان کوردەکان کریستیان عەلەویەکان ئەوانەی کە لە عێراق ئەوانەی کە لە لوبنان لە هەر شوێنێک کاتێک کە گروپی فرەنەتەوەیی هەن پێویستە یەکگرتووی و یەکگرتنێکە بێت چونکە نەک هەموو لایەنێک کە دیکتاتۆرێک هەبێتن یاخود ئەوەی کە ئێمە بیرکردنەوەیەکی توندڕەویمان هەبێت بۆ ئەوەی بتوانن خۆیان بەڕێو بن لایەنەکانی دیکە پێکاتەکانی دیکە وەلا بخرێن لەم شوێنانەی باسمان کرد بۆیە من بڕوام وایە سیستەمێکی فیدرالیزم پێویستە جێبەجێ بکرێتن لە زۆرێک لە وڵاتانی عەرەبیدا بۆ ئەوەی ڕێگری بکرێتن لەو شەڕ و ئاڵۆزیانەی کە ئێمە ئەیبینین هەندێک جار لە عێراق هەندێک جار لە تورکیا هەندێک جار لە سووریا لوبنان لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێستا ئێمە لە سوودان دەبینین لە بەشەکانی دیکەی جیهان دەبین بۆیە سیستەمی فیدرالیزم ئێمە پێویستە وەک ئەوەی کە ئێمە لە ئەمریکا هەمانە و لە ئەوروپا هەمانە هەمان شت پەیڕەو بکەین چونکە
دموکراسی خودی خۆی سوودبەخش نییە. تۆ پێویستیت بە دیموکراسیەکی لیبرالی هەیە بۆ ئەوەی بتوانین مافە نەتەوەیەکان و مافە تاقیەکان پەیڕەو بکەین. دیموکراسی بە شێوەیەکی گشتی خودی خۆی ئەگۆڕێت بۆ ڕژێمێکی دیکتاتۆری. زۆر باشە بەڕێز حرب تۆ باسی دامەزراندنی دەوڵەتی فەلەستینت کرد بۆ فەلەستینیەکان سەبارەت بە کورد دەڵێکی نزیکەی 40 ملیۆن کورد لە سادەترین مافی خۆیان بێبەشن پێت وایە تەنها بە فیدرالیزم چارەسەری کێشەی کورد دەکرێت یاخود دەبێت کوردیش خاوەنی دەوڵەتی سەربەخۆی خۆی بێ. من بڕوام وایە دەزانی لە هەر وڵاتێک کەشەکە تۆزێک جیاوازە تۆ دەبینی کورد لە سووریا و کورد لە عێراق، کورد لە تورکیا، کورد لە ئێران. ئەوان پێویستە مافیان هەبێت بۆ ئەوەی بڕیار بدەن بۆ داهاتووی خۆیان کە دەیانەوێت بەکوێ بگەن. ئایا ئەوان حەز دەکەن وەک یەک وڵات دابش بکرێن بەسەر ئەم چوار وڵاتەدا یاخود ئایا ئەوان دەیانەوێت فیدرالیزم هەبێت لە هەر وڵاتێکدا کە مافی خۆیان هەبێت بۆ ئەوەی بتوانن ژیانی ڕۆژانەی خۆیان بەڕێو بن ئەوەی کە ئەوان بڕوانوایان ڕاستە لە نێو ئەو دەوڵەتەدا هەیە یاخود ئەوەی کە هەمویان بەیەکەوە بلیکێنرێن و ببنە یەک وڵات. من بڕوام وایە هەندێک جار ڕەنگە کورد لە عێراق جیاواز بێت لە کورد لە تورکیا. بە هەندێک جار بە تێپەڕبوونی کاتیش ڕەنگە ئەگەر هەمویان بەیەکەوە ڕەنگە 30 بۆ 50 ساڵ بە شێوەیەکی یاسایی تۆ پێویستیت بە سێنەوەیە بۆ ئەوەی بتوانیت وەک یەک بیرکردنەوە وەک یەک بەش وەک یەک وڵات بە دیاری کراویش زمان و مێژوو بە شێوەی تێپەڕبوونی چەند ساڵێک ئەوە دەتوانیت تۆ پەیڕەوی بکەیت. ئەگەر ئەمە ڕووبدات کوردەکان لەم ناوچەیانەدا ببنە دەوڵەت من هیوا خوازم چونکە ئەمە باشترین شت دەبێت کە هەرگیز ڕووبدات بۆ کوردەکان لەگەڵ وڵاتەکانی دیکە. ئەگەر ڕێگە بدەن ئەمە ڕووبدات وەک ئێران ئەگەر ڕێگە بدات بە کورد بۆ ئەوەی جیا ببنەوە ببنە بەشێک لە کوردستانی گەورەتر من لەمە دڵنیانیم. زۆر باشە بەڕێز حرب با بێمەوە سەر جەنگی رووسیا و ئۆکرانیا. ئەگەر ئەم جەنگە ڕاوەستا من دەمەوێت بزانم بەڕای ئێوە نەخشەی جیۆسیاسی لە ئەوروپا دەگۆڕێت یاخود چی لێ بەسەرێت چۆن دەبێت؟ پێویستە بگۆڕێت چونکە رووسیا پیاوی زۆری لە دەستداوە هێزێکی زۆری لە دەستداوە بۆ ئەوەی بەشی ڕۆژهەڵاتی نێوان رووسیا و ئۆکرانیا بپارێزێت. بە ئەمەش لە بیر نەکەین کە سەرکردەکانی یەکێتی سۆڤێت ئەوانە بوون کە لە ئۆکرانیاوە هاتن بۆیە ئۆکرانیا خۆی بەشێک لە رووسیا دەبیندرێتن. بۆیە ئێستا ڕەنگە ئەگەر ئەم خاکە بدات نەک بە رووسیا بەڵکو ویلایەتێکی سربەخۆییان پێ بدات وڵاتێکی سربەخۆیان پێ بداتن لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا و لە نەتەوە یەکگرتووەکان وەک وڵاتێکی سربەخۆدانی پێدا بنرێت وەک ئەوەی کە لە یوگۆسلاڤیا ڕوویدا. من بڕوام وایە ئەمە باشترین چارەسەر دەبێتن بۆ ئەوەی جەنگەکە کۆتایی بێت و بەردەوام بن وەک ئەوەی کە رووسیا ئەمەی وانەکردو ببێت بە بەشێک لە رووسیای گەورە بەڵکو سربەخۆیی خۆیان هەیە. کرایمیا بە هەمان شێوە وڵاتێک بێت بە خۆت بەشی ڕۆژهەڵاتی ئۆکرانیا بۆ خۆی بێتە وڵاتێکی دیکە لە کۆتاییدا ڕێگری دەبێت لە ئۆکرانیا بۆ ئەوەی هەرگیز ببێتە بەشێک لە ناتۆ. بۆیە تۆ هەمیشە بۆشاییەک جێ دێڵیت لە نێوان وڵاتانی ناتۆ و رووسیادا و رووسیا هەڕەشەی لەسەر ناکرێتن لەلایەن ناتۆوە لە داهاتوودا. زۆر باشە بەڵام بەڕێز حرب هەر لە ئێستاوە ئەوروپاییەکان دژی ئەوەن ئەمریکا ئاشتی بەسەر ئۆکرانیادا بسەپێنێت. من دەمەوێت بزانم ئەگەر ئەمە کرا ئەم ڕێکەوتنەی نێوان پوتن لەگەڵ ترامپ هەڵوێستی ئەوروپا چۆن دەبێت قبوڵیەکەن؟
پێم وایە کەس نازانێت سەرۆک ترامپ لە چۆنە هەڵوێستی چۆنەوە ئەو وێنەیە کە هەیەی لە سەرانسەری جیهاندا ئەو کارانێک دەکاتن کە لە ڕاستیدا هەمیشە ڕوونادەن. ئەمە یەکێتی ئەوروپاش هیچ بژاردەیەکی دیکە نییە وەک ئەوەی کە بێنە نێو ئەم ڕێکەوتنە بۆ سەرۆک ترامپ، چونکە سەیری ئەو ڕێکەوتنە بکە کە هەفتەی ڕابردوو ئەو ئەنجامیدا لە نێوان ئازەربایجان و ئەرمینیا. ئێستا ڕێگایە کراوە بۆ ئاسیای ناوەڕاست بۆ نێو ئەوروپاداوە بۆڕیەکی گاز هەیە لە ئاسیای ناوەڕاستەوە بۆ ئەوروپا بۆ ئەوەی ئەمان پشت بە رووسیا نەبەستن چی دیکەوە ئازەربایجان و ئەرمینیا لە ژێر کۆنتترۆلی ئەمریکیەکاندا دەبێتن. بۆیە بەڕاستی یەکێتی ئەوروپا قەرداری ئەمریکا زۆر قەرداری ئەمریکا. بۆیە پڕوام وایە سەرۆک ترامپ فاکتەرێکی زۆر قەنەعەت پێکاری دەبێت ئەگەر سەرۆک ترامپ بژاردەیان پێدەداتن. ئایا ئەمە باشترین چارەسەرە؟ ئەمە باشترین ڕێکەوتنە؟ یاخود ئەگەر ئێوە ئەگەر دەتانەوێت جەنگەکە بەردەوام پێ بدەن ئێمە لە ئەمریکا ئێمە پشتیوانی ئەم جەنگە ناکەین چی دیکە و ئێمە دەبینین کە یەکێتی ئەوروپا وڵات لە دوای وڵات پاشەکشە دەکەن لەم بڕیار. زۆر باشە بەڕێز حرب، دوای ڕاگررتنی جەنگەکان دەمەوێت بزانم چ گۆڕانکاریەکی ڕیشەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو دەدات. سەرۆک ترامپ گوتی هەفتەی ڕابردوو گوتی کە ئەو دەیەوێت هەموو نەک زۆربیان بەڵکو هەموو جیهانی عەرەبی بێنە نێو ڕێککەوتنی ئیبراهیمیەوە و ئاشتیان لەگەڵ ئیسرائیلدا هەبێتن. ئەمە واتای ئەوەیە دوای ئەوەی کە ئەو جەنگ لە نێوان ئۆکرانیا و رووسیا چارەسەر دەکات ئەوە هێزی خۆی دەگۆڕێت بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەوەی پاکێجێکی هەبێت چەند وڵاتێکی عەرەبی هەبن ئاشتی واژۆ بکەن لەگەڵ ئیسرائیلدا. بۆیە ئەوان ئەم میلیشیا و گروپە تیرۆریستیانەی وەک حەماس، حیزبوڵڵا یاخود ئیسلامی سیاسی، برایەتی ئیسلامی و هەموو ئەمانەی کە چەند ساڵێک دێنە سەردەسەڵات و گروپێک پێک دێنن لێرە و لەوێ هەمویان بۆ ئەوەی دەسەڵات بەدەست بێنن ئەوان دەڵێن کە ئێمە دەچین و قودس ئازاد دەکەین. دەوێت هەموو ئەوانە وەلام بنێن بە گوتنیەوەی کە ئەوان دەیانەوێت ئێمە دەمانوێت قودس ئازاد بکەین. ئەمە بیرکردنەوەیەک دەدات بە خەڵک بۆ ئەوەی بچن و پشتیوانی ئەم گروپانە بکەن. بەڵام ئەگەر ئەم بتوانێت ئەمە لەوان وە دوور بخاتەوە چی دیکە ئەمەیان نەبێت چی دیکە هەوڵی ئازادکردنی قودس نادەن و لێک تێگەیشتن و ئاشتیەک دەبێت لە نێوان ئەم وڵاتانەدا بۆ ئەوەی بژانەوە هەبێت بۆ ئەوی وڵاتان بۆ تەکنەلۆژیا بۆ ژیری دەستکرد هەموو ئەم شتانە چونکە گەنجانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوان شایانی ئەو مافەن کە ئاشتیەکی داهاتوویەکی باشتریان هەبێ وەک ئەوەی کە لە نێو جەنگدا بن لە ژێر هەر ناوێکدا بێت ئەمڕۆ لە ژێر ناوی هەر گروپێکی ئیخوان مسلمین و یاخود دواتر داعش دواتر جارێکی دیکە مەلایەکان دێنە دەسەڵات. زۆر باشە زۆر بەڕێز تۆم حرب بەڕێوەبەری هاوپەیمانی ئەمریکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دیموکراسی ڕاستەخۆ لە فلۆریدا و لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش بوویەوە.